لە هەفتەی پێنجەمی خولی نایەبی تۆپی پێی کوردستان یانەی هەڵۆ لە یاریگای سۆران میوانداری یانەی ئاراراتی کرد. یاریەکە هەر لە سەرەتاوە بە ئاستێکی لاواز دەبینرا و جار و باریش هەردوو لا هێڵشیان بۆ سەر گۆڵی یەکتر دەبرد. تا لە خولەکی 25 یاریزان ئەمیر ڕەزا گۆڵی یەکەمی بۆ ئارارات تۆمار کرد. گێمی یەکەم بەو ئەنجامە بە کۆتا هات. گێمی دووەمی یاریەکە دەستی پێکردەوە. سەرڕای چەندین گۆڕانکاری یانەی هەڵۆ نەیتوانی ئەنجامەکە یەکسان بکاتەوە و هەردوو لا چەندین دەرفەتی گۆڵکردنیان لەدەستدا. لە کۆتا خولەکەکانی یاریەکەش شەوکەت موحەممەد گۆڵی دووەم و سەرکەوتنی بۆ یانەی ئارارات تۆمار کرد. یاری لە بەرژەوەندی ئارارات بە 2 گۆڵی بێ بەرامبەر بە کۆتا هات. یانەی هەڵۆ 5 یاری خولەکە تووشی دۆڕان هاتووە و خاوەنی هیچ خاڵێک نییە. بەهۆی چکستە یەک لە دوای یەکەکانیشی هیچ کام لە ڕاهێنەر و یاریزانانی هەڵۆ ئامادە نەبوون لێدوان بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن بدەن. بەناوی خۆی گەورە میهرەبان بەڕاستی ئەو سێ خاڵە بۆ ئێمە ئەوڕۆ زۆر گرنگ بوو لەبەرەوەی پێویستیمان پێ بوو. دەتوانم بڵێم یاریەکە بۆ ئێمە باش بوو. نارێن بە ئەدا بەڵام بە نەتیجەیەکی زۆر باش بوو. پێویستمان بۆ بردنەوە بوو سێ خاڵەکە بوو. یعنی بەڕاستی دەتوانم بڵێم تیپەکەمان نەقسی زۆر بوو. زیاتر لە 5 یاریزانمان تووشی پێکان بوو یاریزانی سەرەکی بۆیە هەستم دەکرد لە ڕووی تەکتیکەوە زۆر وەکو پێویست نەبوو بەڵام زیاتر لۆ سێ خاڵەکات بووین. ئێمە لە سێ یاریەکەم بەڕاستی لە ئاستی تیپەکەمان ڕازی بووین بەرام لە ئەنجامەکان بە هیچ شێوەیەک. لە یاری سۆران هەتا حدێک ئاستیان باش بوو ئەنجامیش باش بوو. لەو یاریە بەڕاستی یاریەکەی پرچێژ نەبوو یاریەکی خۆش نەبوو بەڵام ئەنجامەکە لە ساڵحی ئێمە بوو. هۆکارێکەشەوە بەڕاستی ئێمە نەمانویست زیاتر لەوەی پالەپەست و بێخینە سەر یاریزانەکانمان چونکە یاری داهاتومان زۆر قورسە لەگە سیروانی نوێیە دوا بە دوای و لەگە پێشمەرگەی هەولێرە بۆی گوتمان احتفاظ بە لیاقەوە بکەن و بتوانین ئەنجامیش لێرە بەدەست بێنین. بەم ئەنجامەش یانەی ئارارات لە کۆی 5 یاری خاوەنی 7 خاڵە و 2 سەرکەوتنی تۆمار کردووە و لە یاری داهاتوو لەگەڵ یانەی سیروانی نوێ یاری دەکات. یانەی هەڵۆش خاوەنی هیچ خاڵێک نییە و لە یاری داهاتوو یاری لەگەڵ یانەی چەمچەماڵ دەکات. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.